بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ساڵێک تێپەڕ دەبێت بە سەر ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی. دوای ساڵێک لە واژۆکردنی ڕێکەوتنەکە لە کۆی 25 مادەی ڕێکەوتنەکە تەنایی خاڵی ڕێکەوتنەکە جێبەجێکراوە. بە میوانداریێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عومەر عینایەت ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر واژۆکردنی ڕێکەوتنامەی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا. ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتی لە 25 مادە پێکهاتووە کە دیاترینیان بریتین لە پەیڕەوکردنی سیستمی پەرلەمانی بۆ هەرێمی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان و پەیڕەوکردنی سیستەمی لا مەرکەزی دارایی و کارگێڕی بۆ پارێزگاکانی هەرێم و شەفافێت لە دۆسەی نەوت و بەدامەزراوەی کردنی هێزانامنیەکانی هەرێم. دەست بەکاربوونەوەی بێمەرجی پەرلەمان لەسەر بنەمای سەروەری یاسا. سەبارەت بە پرسی پەرلەمانی کوردستانی یەکێتی گۆڕان لە ڕێکەوتنەکەیاندا دەڵێن دەبێت پەرلەمانی کوردستان بێمەرج کارا بکرێتەوە. لە لایەکی ترەوە بە پێی ڕێکەوتنەکە دەبێت فراکسیۆنەکانی هەردوولا لە پەرلەمانی عێراق و کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان لیستی هاوبەش پێک بێن. دوای واژۆکردنی ڕێکەوتنەکە لە مانگی ئایاری ساڵی ڕابردوو نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی گۆڕان ڕایگەیان هەرێمی کوردستان ڕووبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری جددی بۆتەوە، ئاڵنگاری ئابووری و سیاسی و جەنگی. ئەم ڕێکەوتنە وەڵام دەرەوەیە بۆ ئەو ئاڵنگاریانە. ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وتیشی ئەم ڕێکەوتنە بۆ خۆشگوزەرانی و فراوانترکردنی پانتای ئازادی سیاسی وڵاتیانی کوردستان و دابینکردنی دادی کۆمەڵایەتی و ڕۆشنیە لە داهاتی هەرێم بە تایبەت نەوت و غاز. کۆسڕ ڕەسوڵ جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانیش لە کاتی واژۆکردنی ڕێکەوتنەکە ڕایگەیاند ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی دانانی بەردی بناخی دیموکراسیە لە هەرێمی کوردستان. دەتی تەواوی ڕێکەوتنەکە لە میدیاکاندا بڵاو دەکرێتەوە و ڕایگشتیشی لێ ئاگادارەکرێتەوە. دوای ساڵێک لە واژۆکردنی ڕێکەوتنەکە لە کۆی 25 مادەی ڕێکەوتنەکە تەنها یەک خاڵی ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە کە دەڵێت ئەم ڕێکەوتنە بۆ ڕایگشتی بڵاو دەکرێتەوە. لەبارەی جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکە پێشتر چەندین جار بەرپرسانی گۆڕان نیگەرانیان لەو بارەوە دەربڕیوە کە یەکێتی وەکارەکەی گەڕاندوێتەوە بۆ کێشە ناوخۆیەکانی حیزبەکەی. جگە لە جێبەجێ نەکردنی ڕێکەوتنە سیاسەکەی نێوانیان ڕێکەوتنی ئیداری نێوان هەردوو لاش بۆ دابەشکردنی پۆستەکانی پارێزگای سلێمانی وەڵابجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. کاگۆمەر بەخێر بێنە کە سەرەتا لە بەڕێستانەوە دەست بکەین. زۆر سوپاس. سەبارەت بە هۆکاری جێبەجێنەکردنی ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی دوای ساڵێک هۆکارەکەی چیەکەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرا. سوپاس بۆ جەناب بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام و سوپاسی بەڕێزشم زیادیشم بۆ برای بەڕێزم کاک سالار. من پێم وایە جەنابەتیشی و زۆربەی ئەوانەی من ئەناسن بۆچوونی من ئازانن لەسەر ئەم ڕێکەوتنە. من پێم وا بوو لە سەرەتاوە ئەم ڕێکەوتنە بە مردووی لەدایک بوو. من بۆ خۆم سەرنجم لەسەر ئەم ڕێکەوتنە هەبوو، بەڵام من تەبی خۆم وایە سەرنج و تەحەفوزاتی خۆم ئەنووسم ئەیڵێم، بەڵام لەو سەردەمەشا بوو ئەوەی نەڵێن ئەمە دژە باوە من نەمکرد بە هەڵا، بەڵام هەموو سەرنجەکانی خۆم لەسەر ئەم ڕێکەوتنە و لەسەر ئەزای بزوتنەوەی گۆڕان لە دوتوی کتێبێکی ناوخۆیی کە تەنها بۆ ئەندامە و چالاکوانەکانی بڵێن ئەوەی کەوا بڵێن گۆڕان خوازەکان من ئەم کتێبە بنووسی بۆ خەڵکی تر نییە. تا ئێستا کەسی کە نەیدیوە ئەوەندەی پێم کرابێ من تەنها بۆ گۆڕان خوازەوانی کە گۆڕن و کتێبێکی داخلی وایە. من بۆ خۆی لە سەرەتاوە وام هەست کرد کە ئەم ڕێکەوتنە پەرچەکردداری تێکچوونی ئێمەیە لەگەڵ پارتی.
و لە هەمان کاتشا وام لێکدایەوە چۆن کاتی خۆی ئێمە لە ئەنجامی تێکچوونمان لەگەڵ یەکێتی بە پەرچەکردداری تێکچوونمان لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی ڕێکەوتنیەکوانیم زاکرد ئەو ڕێکەوتنەوە کۆم ڕێکەوتنە نەبوو ئەو ڕێکەوتنە بۆ پێکێنانی حکوومەت بوو دەرەنجام ڕێکەوتنەکەی لەگەڵ پارتی سەرکەوتو نەبووین ئەم ڕێکەوتنش لەگەڵ وا ساڵێک بەسەر ڕێکەوتنەکە ئەچێت جگەل و خاڵی کە ئێوە ئاماژتان پێدا کە خاڵێکە هیچ نییە کە ئێعلان بکرێ بۆ ڕای گشتی و هەم بۆ خەڵک و میدیاکان هیچ خاڵێ لە خاڵەکانی ڕێکەوتنەکە من ئەمەم تەوەقع کردووە لەم کتێبە باشە ئەمەم تەوەقع کردووە کە ئەم ڕێکەوتنە جێبەجێ کار بە مردووی لەدایک بوو ئێستا بە یەکجاری مردووە ڕێکەوتنەکە من تەسەور ناکەم بە هیچ جۆرێ ئەو ڕێکەوتنە بێتە بواری جێبەجێکردن و هۆکارەکەشی زۆر ڕوونە بە یەکجاری مردووە من بێ تەسەورەکەم مردبێ باشە مەگەر بڵێن تەدەخولێکی کاریگەری جەنابی کاگنۆشیروان وەک کەسێکی بەرپرس لە یەکێتی دەستڕۆیشتوو بێ کە هەموو باڵەکانی یەکێتی گوێی لێ بگرن و هەموو کەسەکانی ناو یەکێتی گوێی لێ بگرن و هەموو ئەندام مەکتەبی سیاسەکانی یەکێتی گوێی لێ بگرن ئەو بڵێن سەرنەکەوتنەشی علاقەی بە بزنەوەی گۆڕانەوە نییە هۆکاری مردنەکە ئێوە یانێکی من پێتەڵێم خەویستم جوابەوە دەدەمەوە پەیوەندی بێمەوە نییە پەیوەندی بە برادران لە بزنەوەی گۆڕانی هەیە پێش دەڵێم بۆ من لە سەرەتا وامشی کردەوە کە هەموو جواتی نیشتیمانی بڵێن قیادەی گۆڕان کە خۆی ئەبینێتەوە لە جواتی نیشتیمانی و جواتی گشتی ڕازین لەسەر ئەم ڕێکەوتنە بەڵام لەبەر ئەوەی بڵێن بڕیاردان لەسەر ڕێکەوتنەکەدانە بزیێ خوارەوە بۆ ئارگانەکانی خوارەوە لە مەکۆکان و لە باژێڕوانەکان و لە باژێڕەکان و بازنەکان و حتا ئێمەش و بۆ ئەندامانی پەرلەمان و ئەندامی ئەنجومەنی پارێزگا و ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی عێراقیشی لێ بێ ئاگابووین بڕیارەکە تەنها لایەن جواتی نیشتیمانیەوە درا لای ئەوان بوو و هیچ کەسێکیش لاری نەبوو لە جێبەجێکردنەکە نە لە جواتی نیشتیمانی نە لە جواتی گشتی کەواتە قیادەی بزوتنەوەی گۆڕان بە کامیلی ئێوە هۆکاری مردنی ڕێکەوتنەکەنی یەک لحظە اجازە بدە قیادی ئەگەر ڕێگەم بدەیت دوولاو دونێوانێکە بەوردی بۆ چیەکەمەوە قیادەی بزوتنەوەی گۆڕان بە کامیلی ڕازی بوو بەڵام لەناو قەواعیدی بزنەوەی گۆڕانە بەتایبەتی ئەو کەسانی کە پاشخانی یەکێتی بوونیان نەبوو ئێستاکە ناو بزنەوەی گۆڕانان ئەوانە هەندێک ناڕەزا بوون لەسەرمە بۆ ئێستاکە سەبەکەشە بێڵم هۆکارەکەی ئەو بوو کە ئێمە وتمان برادران لێکێتی ئەوانی کە لێکێتی نیشتیمانی هاتوون دەرەوە بەتایبەتی بەڕێز ڕێخەری گشتی و ئەوانی لە خوار ئەوەن لە دەرەنجامی ژمارەیەک هۆکار لە نادادی سیاسی نادادی ئیداری نادادی دارایی و ناشەفافی قۆڕەکردنی دەسەڵات لە کۆمەڵەیە ستەم کۆمەڵی نادادی ئەمان لە دەرەنجامی ئەمە لە یەکێتیاتون دەرەوە ئایا دوای لە 2009 تا ئێستا چێ کە ئێمە بزنەوەی گۆڕەمەڕێک بمبورە بە تەواویکەم پەیامەکە تاوانەکەم هیچم بەخەڵ نەوتووە ئایا دوای ئەم ماوەیە کە پێ بڵین لە 2009 تا ئێستا کە کاتە تا ساڵی 2016 کاتە تقریبا 7 ساڵ ئایا ئەم ئەو هۆکارانە کەمی کردووە زیادی کردووە یاکو خۆیمەوە بێگومان زیادی کردووە کەواتە ڕێکەوتن بۆ ئەمە سەبەکەی بوو دێمەوە سەر برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی ڕێکەوتنەکە قەواعیدی یەکێتی ئەتوانم بڵێم زۆری ڕازی بوو لەسەر ڕێکەوتن بەڵام قیادەی یەکێتی بەتایبەتی لە ناو مەکتەبی سیاسیە ژمارەیەکی زۆریان تەحەفوزیان لەسەر بوو هەتا ژمارەیەکیان ئامادە نەبوون لە مەراسیمەکەی واژۆکردنەوە و لە مەراسیمی شیرینی خواردنەوەکەش لەین بمبورە لەبەر ئەوەی کە پیادەکردن و جێبەجێکردنی ڕێکەوتنەکەش بەدەست مەکتەبی سیاسی و قیادەی بزنەوەی گۆڕانە ئاستەنگی سەرەکی لە مەکتەبی سیاسی بزنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ڕێگەی نەدا ئەو ڕێکەوتنە سپاسم دواتەکەم و لای بەرز ئەگەر بچین هەولێر لای کاک سالار زۆر سپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا بەڕێستان لەمپەرەکانی بەردەم جێبەجێ نەکردنی ئەم ڕێکەوتنە بۆچی دەگەڕێنەوە پێ دوایە ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێ کرا بە دۆخی سیاسی کوردستان ئاسایی دەبەوە؟ بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە برای بەڕێزم کاک عومەر عنایەت و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان لە ڕاستیدا ئەو ڕێکەوتنەی نێوان یەکێتی و گۆڕان ڕێکەوتنێکی گرنگە لەسەر بنەمای بەرژەوەندەکانی خەڵکو و لەسەر بنەمای دامەزراوەکردنی دامەزراوەکان و سیستەمێکی پەرلەمانی و هەنگاونان بۆ سەربەخۆیی و شەفافیت لە کوردستانە هاتەدی ئەمە ئامانجی گشتی خەڵکی کوردستانەوە بەشی زۆری لایەنە سیاسیەکانی کوردستانیشە بەڵام وەکو برای بەڕێزم کاک عومەر ئاماژەی پێکرد ساتەوەختی بەستنی ئەو ڕێکەوتنە لە ساتەوەختێک تا بوو لە ڕاستیدا کە پرۆسەی سیاسی گەیشتە بنبەست لە نێوان
پێنجلایەنەکە لە حکوومەت و تایبەتیش گرێوگۆڵەکانی پەرلەمانی کوردستانی بەسەردا هات وەکو جۆرێک لە کاردانەوەی پێوە دیار بوو لە هەردوو لا هەم لە یەکێتی و هەم لە گۆڕان بە تایبەتی دوای ئەوەش گۆڕان لەگەڵ پارتیدا تووشی بەریەکەوتنی سیاسی و قانونی بوون لە ناو حکوومەت و پەرلەمان و لەو ڕێکەوتنە سیاسی بۆ پێکێنانی حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکان هەیان بوو بەڵام بە سوورەتێکی گشتی یەکێتیەکان زۆر دڵخۆش بوون بەم ڕێکەوتنە و دڵخۆشیش لەوەدا بوو کە خودی کاگنەوشیروان ڕاستەوخۆ هاتە ناو کایەکەوە لەگەڵ هەنگاوەکانی ئامادەکاری بۆ ڕێکەوتنەکەەوە بە ئەنجامگەیاندنی ڕێکەوتەکە تیادا بوو وەکو خۆی فەرمووبووی کە عیبرەت لە جێبەجێکردنە نەک تەنها نووسینی ڕێکەوتنەکە بەڵام بەدیدی ئێمە هەموو لایەک لە گۆڕان و لە یەکێتیش دەیانزانی تەنها کەسێک بتوانێت زۆر بەباشی ئەم ڕێکەوتنە باتە پێش و لە نزیکەوە چاودێری و سەرپەرشتی ڕاستەوخۆی بکە خودی کاگنەوشیروانە کە بە پێی پێگە مێژوویەکەی لە ناویەکێتی نیشتیمانی کوردستان و بە پێی پێگە هەنووکەیەکەی لە ناو بزوتنەوەی گۆڕان دەیتوانی ئەو خۆی سەرپەرشتی خاڵ بە خاڵی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بکات لە سەرکردایەتی هاوبەش و بە مەحزەر بە مەحزەر چ خاڵێک گرێی دێتە پێش و گرێکان چۆن دەکرێنەوە لەو ڕۆوە پێمان وایە تا ئێستاکەش ئەو ڕێکەوتنە لەسەر ئەرزی واقع هەندێک هەنگاوی ناوە ڕاستە بە پێی تمۆح نەچوەتە پێشەوە بەڵام خۆتان دەزانن کاتی خۆی پارتی و گۆڕان ڕێککەوتن لەسەر بنامای بەدیهێنانی 4 ساڵی ئارامی و ئەو ڕێککەوتنە سیاسی نێوانێکێتی و گۆڕانیش جۆرێک لە ئارامی لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و تەنانەت کەرکووک و ڕاپەڕینیش بەدیهێنا و هەندێک ئاڵوگۆڕی ئیداری و بەرەو پێشون هاتنە پێشەوە بە تایبەتی خۆتان دەزانن ڕەگی هەردوو بنکە جەماوەریەکەی یەکێتی و گۆڕان ئەگەر یەک نەبێت زۆر زۆر نزیکن لە یەکەوە و ئیندیفاعێکی گەورە هەبوو بۆ ئاسی سەرەوە کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بێ بەڵام دەرەنجام ئەم ڕێکەوتنە لە هەناوی خۆیدا لە ناو سەرکردایەتی گۆڕان و یەکێتیشدا عقدەی تاریخی حزوری هەیە و عقدە تاریخیە لەمپەر بوو لە بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکە و لە هەمان کادا بەڕاستی پارتیش فشارێکی گەورەی کرد بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە نەچێتە بێژوە تعارضێکی گەورەی کرد من بۆ ئێستش کە ئێمە سبەی و دووسبەی دەچینە ساڵڕۆژی ڕاگەاندنی ڕێکەوتنی نێوانێکێتی و گۆڕان یان ئەوە تا ئەبێ ئەو ڕێکەوتنە بۆ هەموو لایەکی ئیعلام بکەین کە نەمانتوانی سەرکەوتوو بین لە جێبەجێکردنی خاڵ بە خاڵیدا هەڵی وەشێنینەوە یان میکانیزمێکی تر بگرینە بەر بۆ مامەڵەکردن لە نێوانێکێتی و گۆڕاندا کە بەدیدی من باشترین میکانیزم ئەوەیە سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان سەرپەرشتی پرۆسەیەکی یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان بکەن و ئامادەکاری بکرێت بۆ ئەوەی هەم فراکسیۆنەکان یەک بخرێ هەم ئەنجومەنەکان یەک بخرێ هەم قاعیدە بە جۆرێک تعبیە بکرێ چونکە لە ڕاستیدا یەکەم کۆبوونەوەی هەردوو فراکسیۆنی یەکێتی لەگەڵ سەرکردایەتی هاوبەشم لەبیرە ئێمە پێشنیارمان کرد کە ئەم ڕێکەوتنە ئەبێ بە کۆڕ و کۆبوونەوەی هاوبەشی نێوان هەردوو لە شۆڕ بکرێتەوە و تعبیە بکرێت چونکە لە بەرامبەردا دەرکەوتو بوو کە لەمپەر دروست دەبێەوە ئەو لەمپەرانە ئەبێ بڕەوێنرێتەوە بەڵێ ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارم دەیەوە دواتر دەگرم و لای بەڕێز ینی پێ دوای ئێستا تەنا یەکێتی کەم تەرخەم نییە کەم تەرخەمێکە لە هەردوو لایەکە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە یاخو باسی فشاری پارتیت کە فشاری پارتی بەکە مارەستەدا بوو بۆ جێبەجێ نەکردنیەم ڕێکەوتنە بەڵێ من بە دڵنیاییەوە ئەڵێم دەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرتر لەم پرسە هەنگاوی بەهاوێشتایە چونکە یەکێتی مۆقعەکەی لە ڕاستیدا جیاوازترە بەرفراوانترە و دەسەڵاتەکان لە هەموو لای یەکێتین بەڵام لە بەرامبەردا هەم یەکێتی و هەم برادرانی گۆڕانیش دەزانن پێگەی کاگنەوشیروان لە ئاستێکدا بوو دەیتوانی بەشێکی زۆر لەو لەمپەڕانە ڕاستەوخۆ بڕەوێنێتەوە بە ئەوەی کە خۆی ڕاستەوخۆ قۆڵی لێ هەڵبماڵێ بۆ جێبەجێکردنی هەنگاو بە هەنگاوی ڕێکەوتنەکە مەسەلەی پارتی پەیوەستە بە تەواوی پرۆسی سیاسی لە کوردستاندا و بەتابەتیش دوای پەخستنی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی گۆڕان و کۆمەڵێک مانۆڕ هاتە پێشەوە بۆ ئەوەی یەکێتی مۆقعەکانی گۆڕان وەکو چۆن گۆڕان مۆقعەکانی پڕ کردەوە لە کابینەی هەشت و سەرۆکایەتی پەرلەمان بەم جۆرە بکرێ بەڵام ئەمەش نەکرا و بیرمان نەچێ یەکێتی خۆی لە دوای غیابی مام جەلال
کۆمەڵێک گرفتی بۆ بەجێماوە ینی چونکە کاریزمایی مامجلال نەکرد بۆ ناوێکێتی بۆ کوردستان بۆ عێراقیش گیر و گرفتی دروست کرد غیابی حزوری ئەو بەڵام ئەوەی پێشبینی ئەکرا کاگنەوشیروان زۆر ڕاستەو خۆتر لەسەر ئەم ڕێکەوتنە مکوڕ بواە و کاری لەسەر بکرایە بۆ جێبەجێکردن بەڵام لە بێشانسی یەکێتیەکان و گۆڕان و خەڵکی کوردستان کاگنەوشیروانیش باری تەندروستی بەو جۆرەیە کە یارمەتی دەر نەبوو کە لە نزیکەوە چاودێری جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە بکە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرەمە لای بەڕێزت کاک سالار کاک عومەر سپارەت بە مەسەلەی یەکێک لەو خاڵانی کە ڕێکەوتنە تەکیدتان لەسەر دەکردەوە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بوو بە بێمەرج بەڵام ئێستا دوو بۆچوونی جیاواز نییە لەلایەنم هێزەوە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان وڵایەک دوو سەرنجم هەبوو لەسەر قسەکانی کاک سالار پێم خۆشە سەرنجی بدەم لەسەر بەڕێزی قسەکانی بەڕێزیان دەستکەوت یەکێتی دەستکەوتی هەبوو لەو ڕێکەوتنە یعنی یەکێ لەو دەستکەوتانێکی یەکی دەستیکەوتە بێدەنگکردنی ئەندامانی پەرلەمان میدیاکانی گۆڕان ئەندامانی ئەنجومەنی نیشتیمانی عێراقی سەربەزنەوەی گۆڕان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان ئەمە دەستکەوتی باشەوەش دەستکەوتان نەبوو هەندێک پۆست وەرگیران ڕێکەوتنە نەبوو پێش ئەو ئەگەر ئەم ڕێکەوتنە سیاسی نەبێ ڕێکەوتنەی ئیدارەکە جێبەجێ دەکرا ئەو ڕێکەوتنە بوو لەسەر ئاسی بڵێن پێش ئەو ڕێکەوتنی حەڤەی پێنجە بوو پێش ڕێکەوتنی هیچکەمانەیە لەگەڵ ڕێکەوتنی ئیدارەکە بووە پەیوەندی بەمە نییە بە هیچ جۆری ئەو ڕێکەوتنە علاقی بەم ڕێکەوتنە ئەم ڕێکەوتنە زیاتر ئامانجلی پاراستنی هاوسنگی هێز بوو بەرامبەر پارتی دیموکراتیکان ئەگەر تۆ سەرنج بدەیت جارانێکی نیشتیمانی کوردستان ئەگەر تەرازووی هێزی بەهێزتر پێشجیابوونەوەی گۆڕان دروستبوونی گۆڕان ئەگەر تەرازووی هێزی بستنەوەی گۆڕان زۆرتر نەبوو بێ کەمتر نەبووە لایەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام کاتێک بستنەوەی گۆڕان لە هەناوی بەشێک لە بستنەوەی گۆڕان لە هەناوی یەکێتی دێتە دەرەوە ئیتر ئەو هاوسەنگیە نامێنێت لەبەرەوە من پشتگیری قسەی کاک سالارەکەم کە وتی پارتی بێکاریگەر نەبووە لە سەر ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕێکەوتنەوە وەک خۆی جێبەجێ نەکەن کە هەندێک خەڵک وایان پێڵێ پرۆپارتی من پێیان ناڵم پرۆپارتی بەڵام کاریگەریان و مەیلیان بەلای پارتی زیاتر بوو وەک لەوەی مەیلیان بەلای جێبەجێکردنی ڕێکەوتنەکە ئەو سەرنجە بوو حەزم کرد باسی بکەم و باسی ئەوەشی کرد جەنابی کە عەلاساس جەنابی کاگنەوشیروان خۆی سەرپشتی کۆبنەکان بکە جەنابی کاگنەوشیروان قسێکی جوانی کرد لەو کاتا وتی عیبرەت لە جێبەجێکردنە ئەم قسە ئەمە دوو معنایانێ یان ئەوەیە زۆر باوەڕی بە ڕێکەوتنەکە نەبووە یان تاوان هەم پەرۆشیش بۆ بۆی کە جێبەجێ بکرێ وەک توان جێک لەوای پێیان کاکە ئەبێ ئەم ڕێکەوتنە کاری جدی بۆ بکەن جێبەجێکە و سەردای سەرکردایەتی هاوبەش دروستکرا ئەو جێبەجێکردنیە ڕێکەوتن نامەکە زۆرێکە لە پێشبینیکردن بۆ بەڕای من خۆی پێشبینی کردو دوو شتە لێنێ دووسەرێ ئەمە وەکو شمشێرێکی زۆر حەدەین وایە هەم پێشبینی کردووە کە لەوانەیە جێبەجێ نەکرێ هەمیش زۆر پەرۆش بووە کە لەوای ئەو قسەیە بکە بۆی جێبەجێ بکرێ بۆی بکەونە خۆ بە پەرۆش بوون بۆ جێبەجێکردن سەبارەت بە مەسەلەی پەرلەمان لە ناوێکی لە خاڵەکانی کارەکردنەوەی پەرلەمان بەڵام جیاوازتان نییە بەڵێ سجیاواز حالیەن لای لە هەمووی نا برادران لێکی نیشتیمانی کوردستاندا یەکێرە کێشەکان کە بووە ئاستەنگ و بربەست لە بەردەم جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە بڵێن دروستبوونی دوو باڵ لە ناوێکی نیشتیمانی باڵی بڕیاری ناوەند و باڵی زۆری نە وەکو خۆیان باسییانە کرد ئەوەش بوو بە کاریگەری جاریوە هەبوو مەسەر ئێمە لە قیادەی گۆڕان پەیوەندیمان لەگەڵ برادران لە ناوەندی بڕیارەکرد ئەم لا پێیان ناخۆش بوو لەگەڵ ئەوە قسەمان کرد ئەوەن لایەنگری ئەو لاکەن یعنی یەکێ لە ئاستەنگە هەرە گەورەکان کاتە پێشمان دروست بەڕاستی ئەو باڵباڵێنە کە لە ناوێکی نیشتیمانی کوردستان نبوو بۆ کاریگەری خۆی بەڵێ ئێمە لە ناو ڕێکەوتنەکە تایەتی کە کاراکردنەوەی پەرلەمان بەم وەزعی ئێستایی بەبێ مەرج بەڵام ئێستا ئەمە شۆک دروستەکەن یعنی ئەم سیاستەی کە ئەم بەڕێزانان لە پارتی دیموکراتی کوردستان بەتایبەتی سیاستەکەی فریدمانە شۆکی اقتصادی لێ دەدا بۆی شۆک لەسەر شۆک شۆکی عسکەری لێ دەدا شۆک لەسەر شۆک شۆکی سیاسی لێدا شۆک لەسەر شۆک بۆ ئەوی ئەستەکەت بیر بچێتەوە یعنی جاری وایە ئەڵێ مەرگی پیشاندە بۆەوەی بە تاولەرز ڕازی بێت یعنی ئەوان هاتن چیان کرد لێرە یەکسەر هاتوون بۆ ئەوەی مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان لە بیری خەڵک بەرنەوە کە من هاتوون مەسەلەی ریفراندۆم بە ریفراندۆم دەوڵەت سەر بەخۆ باسەکەن من بە بەڕێز بڵێم مەسەلەن کە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتوین بۆ گوڵ جەناب باس کرد لە ڕێکەوتنەکە کە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە بەبێ مەرج ئەگەر تۆ تەسەوور بکەی ئەو ئیشەی بۆ هەرێمی کوردستان کراوە لەلایەن ئەم حیزبانەوە لەلایەن هەموو ئاڵاتێنی هەرێمی کوردستانەوە لە خلالی 26 ساڵ کە ئێمە ئیشمان کردووە تۆ تەسەوور کە بینایەکە دوسترکتەری بینایەکە دروست کردووە لەسەر 4 کۆڵۆم وەستاوە کۆڵۆم ینی پایە پایەیشان ئەگەر سەرۆکاتی هەرێم بێ پایەیشان سەرۆکاتی حکوومەت بێ پایەیشان دەسەڵاتی دادوەری بێ پایەیشان
دەسەڵاتی چوارەم کە میدیاکان و ڕێکخراوە جەماوەریەکان و ئەوانە بن ڕێکخراوە ناحکومیەکان پایەیەکی زۆر گرنگ لە ناوەڕاستایە کە سەرچاوی دروستبوونی هەموو ئەو چوارپایە و ئەوانە لێوە لە دایکبوون پێمەند پەرلەمانی کوردستان تۆ بیت باسی ڕیفراندۆم کەی و باسی دەوڵەتی کوردی بکەی بەڵام لە هەمان کاتیشا بنکۆڵی پایە گەورەکە چەند پەیامان لە دەستداوە ئێستاکە حالیان لەوین ئێمە بنکۆڵی پایە سەرچەکە بکەین کە ستراتیژیکەی لەسەر وەستاوە تۆ چۆن دێی لەسەر بینایە کە خۆی قەلقە بۆ کەوتن قاتی یەکەمی توی قاتی دۆمیشی لەسەر دروستەکەی تۆ ناتوانانی پەرلەمانت نەبێ بەڵام تۆ بی ئیدعای دەوڵەتی کوردی نەڕوخاوێ بە تەسەوری من هەش بووە ینی قەلق بووە یعنی وەکو من وەندی قسە بکەم لێرە ئەو پایە بنکۆڵ کراوە پایەی سەرۆکایەتی هەرێم دیسان موالەقە وەزعی حکوومەت ئەوەیە پایەیەکمان بینێ لە فەسادا داڕزاوە وەزعی دەسەڵاتی دادوەری ئەوەیە دەسەڵاتێکی دادوەری وەک پێویست نییە و هاوڵاتیان لێ رازی نین وەزعی دەسەڵاتی میدیا ئەبینی وەزعی چۆنە کەواتە ئێمە هەموو پایەکانمان بە جۆرێ لە جۆرەکان باش ناتەواویان لەچیدا لە گەندەڵی داڕزاوە بەڵێ لەچیدا لە گەندەڵی داڕزاوە حکوومەتی هەرێمی کوردستان اینجا لە چیدا دانەڕزاوە بەس پێمان پێ بڵێ لە شوێنێکی حکوومەتی هەرێم ئاشرەفاوێ دێ بەس پێم بڵێ مەسن دوو کۆمپانیان هێناوە بۆ ئەوەی کەوا چێکی داهاتەکانی هەرێمی کوردستان بکەنەوە ئێمە دەسەڵاتی ئەنجومە عفۆن دەستەی چاودێری داراییمان هەیە و لە هەمانە دەستەی دەستپاچیمان هەیە کە هەردووکیان بە ئاسانی ئەتوانن کۆنتترۆلی خەرج و داهاتەکانی هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەوان چون پەنیان بردەوە بۆ کۆمپانیا ئەجنبیەکان ئەو کۆمپانیانە تا ئەم لە حەزەیەش ئێمە دەرەنجامێکمان لە کاری ئەو کۆمپانیان دواتر دەگرم وڵای بەڕێز سەبارەت بۆ پێشنازەی کە کراوە کە جەنابەت ببی بە کاندید بۆ سەرۆکی پەرلەمان لە یانیکێتی نیشتیمانیوە کاک سالار ئەگەر بگرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان و تێڕوانینی هێزە سیاسەکان کە کاتی خۆی جۆرێک لە تێڕوان لە نێوان چوار هێزەکە بۆ دواتریش بە شێوێکی تایبەتر لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆچی پرۆسەکە هێندەی خاند و پەرلەمان بەم شێوەیە مایەوە و ئێستا کوردستان لە بەردەم چ ئەگەرێکدایە بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بەڵێ کوردستان لە بەردەم دەرفەتی گەورە و مەترسی گەورەتردایە بە لە دەستدانی دەرفەتەکە مەترسیە گەورەکە باڵە کێشە بەسەر هەرێمە بۆ شکستێکی گەورەی پرۆسەی سیاسی لە باشووری کوردستان ئەویش ئەوەیە معادلاتی مەنتیقەکە گۆڕاوە ئەمریکا لە دەرگاوە هاتە ژوورەوە عێراقی ئازاد کرد و خوێنی بەخشی و هەیمەنەی ئێران زاڵ بوو بەسەر بارودۆخەکەیەوە لە دەرگاشەوە ئەمریکا چوە دەرەوە ئێستا لە پەنجەرەوە هاتوۆتە ژوورەوە دەیەوێ هەیمەنەی وڵاتانی ئەقلیمی کۆتایی پێبێنێ من تەسەورم وایە ئەگەر ناوماڵی کوردی یەک بێ چۆن 100 ساڵی ڕابردوو غەدری جوگرافیا لەسەر باشووری کوردستان و لەسەر کوردستان بەگشتی هەبووە دەرفەتێکی گەورەیە ئەم جارە جوگرافیا بە کۆتایی هێنانی هەیمەنەی ئەقلیمی لەلایەن وڵاتانی نێودەوڵەتیەوە ستاتوەیەکی تازە بۆ کوردستان بێتەکایەوە ئەویش بەمەرجی ئەوەی ئێمە بتوانین خۆمان بگونجین لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی و پرەنسیپەکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ ئەو کاتە پشتیوانی حەقیقە بەدەست دێنین و لە سەروی هەموو ئەوانەشەوە یەکڕێزی ناوماڵی کورد ئەمڕۆ مۆدێلی تەحەزب و حزبایەتی لە کوردستانە مۆدێلێکی بەتەواوەتی شکست خواردووە و لە بەدەر لە یەکێتی پارتی لایەنەکانی تریش کە خۆیان بە بەدیل زانیوە لە هەناوی خۆیانە تووشی گرفت و عقدەی زۆر سیاسی گەورە بوونەتەوە کە ناتوانن وەکو پرۆژەی بەدیل خۆیان نمایشکەن لەبەر ئەوە هەموو ئەو بارودۆخە تێهەڵکێشە لەو ڕۆژەوە ئەوەی پەیوەستە بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی و فراکسیۆنەکەی مووقفی لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستانە تاوەکو ئێستاکە مووقفی لەگەڵ ئەوەیە پرسی سربەخۆیی و ڕیفراندۆم بۆ سربەخۆیی بێ بەڕێکاری یاسایی لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوەی یەکڕیزێکی نیشتیمانی لە کوردستاندا بۆ بەدیهێنانی مافی چاری خۆنووسین بێتەکایەوە ستاتوەیەکی تازە لەگەڵ عێراق و وڵاتانی تر بگیرێتە بەر بەڵام دەبینن گرفتەکان هەر بەردەوامن و گرفتەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان کردووە نەخێر ئەوەی پەیوەستە بە یەکێتیەوە موقعی یەکێتی تایبەتمەندێتیەکی تری هەیە ئەویش بوونی عیلاقەیەکی تاریخی و استراتیژیە لەگەڵ پارتی بوونی عیلاقەیەکی تاریخی و هاو سنووری و هاو قاعیدەیە لەگەڵ گۆڕان ئەمە ناکاتە ئەوەی کە هەندێک
بە مستەڵەحی پرۆپارتی ناو بنرێن ئەگینا بێتە سەر ئەوە لەلایەنەکانی تریش پرۆپارتی بەدی دەکرێت وە سەنگەر گواستنەوە هەبووە بۆ ناو یەکێتی بۆ ناو پارتی بۆ لایەنەکانی تر لە هەموو لایەنەکان لە ڕاستیدا بەڵام بەم میکانیزمەوە بەم شێوازی دانەپاڵی تۆمەتە پێم وایە ئێمە ناگەینە چارەسەرێک و بە دیدی من بەرپرسیارەتەکە لە ناو پرۆسی سیاسیە تەنها لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نییە و ئەو کاتێک کە یەکێتی و گۆڕان پارتی و گۆڕان گەیشتە بنبەستێکی گەورە گرفتەکان تەقینەوە ئێمە هەر لەگەڵ ئەوە بووین هەموو پرسەکان ئەوەی پێوەستە بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە ئێستاشەوە پرسی دەستور کە بنەمای بە دامەزراوەکردنی دامەزراوەکانەوە و کۆی کامر فەرمووی پایەکان بهێننەوە سەرکاری خۆیان لەبەر ئەوە تا ئێستاکەش ئێمە سوورین لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە هەنگاوە کرداریەکان بنرێن بۆ ڕێفراندۆم و سەربەخۆیی لەسەر بنەمای بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێزت لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەما قسەی زیاتر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتتو دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنە دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارەزان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سالار ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر بەڕێزت باس لە مەسەرەی کاراکردنەوەی پەرلەمان کرد بەڵام ئێستا هەم دیدی بۆ چوونی جیاواز لە نێوان بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی وە لەگەڵ پارتیش و بلایەنەکان یەک بۆ چوونیان هەیە بۆ کاراکردنەوە ئەوە پێشتر جێگری سەرۆکی پەرلەمان باسی لە سیناریۆی سێلایەن دەکرد بۆ کاراکردنەوەی پەرلەمان پێ دوایە ئەمە سەرکەوتو دەبێت اینجا سەبارەت بە سەدانەکەشتان بۆ ئەوروپا کە ئەمڕۆ وەفدێکی یەکێتی ئەوروپاش پەرلەمانی ئەوروپا هاتوو بۆ ئەرێمی کوردستان ئەمانەی چ کاریگەریان دەبێت؟ بەڵێ یەکێتی هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ پارتی نییە بۆ تاکلایەنە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئێمە تا ئەوەندەی بە ئێسش پێمان بکرێ هەوڵمان داوە پەرلەمانی کوردستان وەکو خۆی کارا بکرێتەوە لەناو پەرلەمانی کوردستان ڕێکەوتنەکان چۆن دروستە بن بۆ گۆڕانکاری ئەگەرێکی باشە بەڵێ لە ڕاستیدا گفتوگۆیەکی بەردەوامی ئەو ماوەیە هەبووە سەرۆکی پەرلەمان بگۆڕدرێەوە جێگری سەرۆکی پەرلەمان بگۆڕدرێەوە سکرتێری پەرلەمان بگۆڕدرێەوە لە ماوەی ڕابردووتریشە کاک مەسعود خۆی بە ناوی دەست پێشخەریەوە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە هەرچێ سەرۆکایەتێکە ئاڵوگۆڕی بەسەردا بێ و ئاڵوگۆڕ لە حکوومەت و وەزیرەکان ببێ ئەموو ئەمانە چەندین پێشنیاری جیاجیا چەندین جەدەلی جیاجیا چەندین دانیشتنی جیاجای بەسەردا هاتووە لە دوایین جاردا یەکێک لە ئەگەرەکان ئەوە بووە کە ئەگەر پێشنیار هەبێک بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان و لە برادرانی گۆڕان خۆیان کەسێکی تر وەکو سەرۆکی پەرلەمان دابنێن بۆ ئەوەی پەرلەمان کارا بێتەوە و بە شێوازی تر تعویزی بزوتنەوەی گۆڕان بکرێتەوە بێگومان گۆڕان ڕایەنگەاندووە ڕازی نین بەو پێشنیارە و ئەمە مەطلبێکی جدی نییە لای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و ئێمە گرفتمان لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان نییە کە بە هەڵبژاردن لە ناو پەرلەمانی کوردستان هەڵبژاردراوە ئەشێ تێبینی لەسەر ئەدای لەسەر بەڕێوەبردن لەسەر کۆمەڵێک کاروبار هەبوو بێت لە سەردەمی خۆیدا کە سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەکانی ئیدارەداوە بەڵام بە شێوە گشتەکەی دەبێت سەرۆکی پەرلەمان و بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنەکەشیان ئەوەندە ئینسافیان هەبێت کە بزانن فراکسیۆنی یەکێتی و پەرلەمانتارەکانی یەکێتی لایەزال پشتیوانی ئەوە بوون پەرلەمانی کوردستان وەکو خۆی کاراب بێتەوە و لە زۆر وێزگەدا هاوڵی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوون بۆ سەفەر بۆ دەرەوە بۆ ناوەوە لە نەسوونگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ینی هەندێک جار دۆخێک دێتە پێشەوە قسەیەک دەکرێت بە دڵی لایەنێک نەبێ ئیتر ناکرێت چەپ و ڕاست بەسەر هەموو هەڵوێستەکاندا بۆ خۆمان سووری لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسەکەی بڕیار ئەدا بەڵام تا ئێستاکە ئەو پێشنیارە نەهاتۆتە لای فراکسیۆنی یەکێتی و کاتێک فراکسیۆنی یەکێتی پێشنیارێکی لەو بابەتەی بێتە بەردەست گفتوگۆەکە و حتمما لە کاراکردنەوەی پەرلەماندا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕیعایەتی تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان بە هەموو جۆرێک دەکا و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەشێک نییە لەو ئەجندایی کە پارتی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیەی بۆ میکانیزمەی کە خۆی ئەوێ بەڵام ئێمە لە ڕاستیدا ئەمانوێ بەشێک بین لە حەل بۆ چارەسەرکردن بەڵام من خۆشم تێبینیم هەیە کە یەکێتی دەبێت فشارێکی زیاتر بکە بۆ پەرلەمانی کوردستان کارا ببێتەوە و هەڵ سوکەوت و هەنگاوەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ پرسە گەورەکانی تری وەکو سەربەخۆیی لە ڕێگەی پەرلەمانەوە بێ ئەوەی پێوەستە بە پرسیارەکەی ترتانەوە پێوەست بە سەردانی ئێمە بۆ پەرلەمانی ئەوروپا بەڵێ دواتر ئەگە دەرفەتمان پێ بدەی دەگەڕینەوە لاتان قسەی لەسەر دەکەین لەسەر سەردانەکەتان کاومەر سەبارەت بە و مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمان ئەو پێشنیازش کە کرابوو بە دیاریکراوی کە لە سەرکردایەتی هاوبەش وەفدی یەکێتی پێشکەش کە بەڕێستان بکرێن بە سەرۆکی پەرلەمان هیچ تاوتوێ کراوە مەسەلەیە؟ زۆر سپاس وەڵاهی کاکمەمە من دەمگوۆیەکی زۆر لە بازارە خەڵک تەلەفۆنم بۆ ئەکا و ئەوەی زۆر منی بێزار کرد دوو کەس یەشێک لە قیادەی بزوتنەوەی گۆڕان و یەکیش لە قیادەی لایەنێکی تری سیاسی بۆی ناوی ناهێنم کە نزیکە لە ئێمەوە ئەویش هەلا ئاساس یەکێتیە نزیکە لێمانەوە مەرج نییە ینی پێی وتموتی على ئاساس و یەکێتی وتوێژان لەگەڵ من کرد بێ کە من وەک بەتەمەندترین ئەندامی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان من بەتەمەندترینی ئەندام پەرلەمانی کوردستان نیم لە سەرونەوە هەیە لە خەڵکی بەس لەناو بزوتنەوەی گۆڕانە من لە هەمویان بەتەمەندترم
على ئەساس یەکێتی و توێژی گەڵ من کردوەشتیوە من لێرەوە لەم مینەوە یەکەم جارە لەم لەو بابەتەوە قسە ئەەکەم پێم خۆشە لە بەردەمی بەڕێز و بە ئەمانەتەوە ڕای خۆم لەسەر ئەم مەسەلەیە بە هیچ جۆرێک نزیکترین کەس لە منەوە لە ناوی کێتیا کاک سالار و گەشەخان و کاک ساڵح و کاکزانە و مجموعە برادرن کە ئەگەر نەڵێم لە هەفتەیەکە دوو جار لە هەفتەیەکە جارێک ئەیان بینیم و زۆر بیرروڕا ئەگۆڕینەوە بە هیچ جۆرێک یەکێتی نیشتیمانی کوردستان وتوێژی لەگەڵ من نەکردەوە و من بە هیچ جۆرێ ناتوانم وتوێژ لەگەڵ هیچ دایانێکی سیاسی بکەم بەبێ ئاگاداری بستنەوەی گۆڕن ئەوە خاڵیەکە خاڵی دووەم وەکو عومەر عنایەت من بەڕاستی سومعە کە پێڵێن ناوبانک سومعەی خۆمم لە کوردیش خۆشترێ خۆمم لە کورد خۆشتر نایە بە سومعەی خۆمم لە کورد خۆشترێ زۆر وازی بێت لای نەزانم قسەی خۆمە قسە هیچ کەسێکی نییە لەبەرەوەی ئەتوانم خۆم بکەم بە قوربانی کوردستان و خەڵکی کورد بەس ناتوانم سومعەی خۆم بکەم بەخۆ چون کاتی سومعەم نەمێنێ ئیتر خەڵکی چی بکەم لە خاکی کوردستان نیشتیمان چی لێ بکەم کەسێ سومعەی نەمێنێ نیشتیمانشی نامێنێ پێشنیازێک بۆ من نەکراوە ئەم نەریکێتینە لە گۆڕانیش بە من بەڕستی بە هیچ تێنەوتراوە بەڵام گریمان بوترێ گریمان بە من بوترێ وەک عومەر عنایەت پێش هەموو شتێ وەکو بە تەمەنترین کەس ئەمە بە قاتعی ڕەفزیەکەم جارێ کێشەی ئێمە کێشەی سەرۆکی پەرلەمان نییە سەرۆکی پەرلەمانێکی شەرعیمان لێ هەیە دایکی کرد هەیە لە هەرێمی کوردستانە هیچ کێشێکی لەسەر دایکی کێشەکان کێشەی سەرۆکی هەرێمی کوردستانە یعنی ناکرێتەوە ئەو کێشە گەورەیە لە بەرچاو بگری بەڵام جێی بێت گێچەڵ بە کێشەی سەرۆکی پەرلەمانی کوردستان پێی لەبەرەوە بە هیچ جۆرێک ئەم داوای لە من نەکراوە و ئەگەر بشکرێ من پیاوێکی سەرکێش بووم خاوەنی بڕیاری خۆم بووە حتا کاتی خۆی بە منیان وتیان دەنگمەدەن بە قوبات تاڵەبانی من دەنگم پێدا بەدەر لە ئێرادەی بزوتنەوەی گۆڕان بەڵام بۆ ئەم مەبەستە لەبەرەوەی ناوبانگ یعنی ئەکاتە سومعەی بزوتنەوەی گۆڕان شکۆی بزوتنەوەی گۆڕان لە ئارایە شکۆی عومەر عنایەت و ناوبانگی عومەر عنایەت و سومعەی عومەر عنایەت لە ئارایە من ئەلێرە هەموو ئێرادەی خۆم بۆ ئەم بابەتە ڕادستی بزوتنەوەی گۆڕانەکەم و هەر ئەمرێک لای ئەوانەوە بێت نەیەت بە هیچ جۆرە لای منەوە جێبەجێکردنی نییە و بەڕای من سیستەمێکی زۆر گەورەیە کە باز لە گۆڕینی سەرۆکی پەرلەمان بکرێ سەرۆکی پەرلەمانێک کە بە هیچ جۆرە خلافێکی نە ئیزداری نە یاسایی نە گەندەڵی هیچ کێشێکی لەسەر نییە تۆ بێیت داوای بکەی ئەو سەرۆکی پەرلەمانە بگۆڕێ بۆ تەنها لەبەرەوەی حزبێک بدڵێ هەموو لایەنەکانی کوردستان بەدڵیانە تەنها حزبێک ئەم سەرۆکی پەرلەمانی بدڵ زۆر باش بەس سەر تەشتی وە بوو کە لە سەرەتای پەرلەمانەوە پارتی ڕازی نەبوو بێت بەرەستان ببن بە سەرۆکی پەرلەمان بەڵێ ئەوە دەنگۆیەک هەبوو کە على ئاساس عومەر عنایەت نابێت سەرۆکی پەرلەمان بێ برادران لە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی عومەر عنایەت توندە هەندێک مەقالم نووسی بەڵام ئێستا دەڵێ ڕازی بوون یعنی بۆ من نازانم ئەوان ڕخۆ من لەگەڵ ئەوانە نەنیشتوم زام ڕازی بەس ئەم دەنگۆیە دەنگۆکەس باز لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ کە من زۆر سپاسیان ئەەکەم یعنی ئەوە جێگای تەقدیر و ڕێزم و حورمەتم بۆ برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە قیادەیەکێتی هەیە بەڵام من ئەندامێکم لە بزنەوەی گۆڕان ڕاستە ئەندامێکی قیادی نیم لە بزنەوەی گۆڕان بەس بە فەرمی گۆڕینی سەرۆکی پەرلەمان تا ئێستا نەبوو نە لە فراکسیۆن نەلاو بە هیچ جۆرێ نە فراکسیۆنی ئێمە ئاگای لێیە نە فراکسیۆن بزنەوەی گۆڕان ئاگای لێیە و ئەگەر بشبێت بێگومان بلەوەی من پیاکم خاوەنی ئیرادی خۆمم قەراراتی خۆم بەدەست خۆمە و حتەنان زۆر جار مناقەشی زۆر شتم بۆ مەسەلەی یەکگرتن لەگەڵی شێتی من پێم وتون ڕازی پێم خۆش نییە بەڵام کاکسەلا لە پێشنیازی دەکات دووبارە مەسەلەن بمبورە مەسەلەن بۆ چوون ناو حکومەت پێم وتون بەیانم دەرکەوتم مەچ ناو حکومەت و ئێمە سەرکەوتوو نابین زۆر شتم باس کردو لە بزنەوەی گۆڕانە بەگوێم نەکراوە بەڵام چوومەتە ژێرباری ڕێی زۆرینە من لەگەڵ زۆرینم ئێستا لەگەڵی تر ڕێکەوتون زۆرینە ڕێکەوتۆ منیش لەگەڵیمی چونە ناو حکوومەتەوە زۆرینە قەرای داوە لەگەڵیمی بەڵام قسەی خۆم مەبووە بۆ ئەمەیان کامل ئیرادەی خۆم ڕادسی قیادەی جواتی نیشتیمانی بزنەوەی گۆڕانەکەم بە هیچ جۆرێک بەبێ قیادەی بزنەوەی گۆڕان من هیچ جۆر هەنگایە لەو بارە هەڵانێم و بەڕای من ستەمێکی زۆر گەورەش جارێکە دوبارەیەکەم لێ بکەن جێبەجێ دەکەی وایە مەرجنیە جێبەجێکەم بەو شێوەی خۆم نەمەوێ من یەک شتێ ڕێگەم بدەی ئەمە بڵێ من بە کورتیکەم ئەخر مەواد زۆردا بە کاکسەلا هەرچەند حەزەکەم کاکسەلا قسە بکە من پێم وایە هەر پۆستێک بدرێ بە مرۆڤ ئەرکە ئەو کەسەشی ئەرک جێبەجێکە بێ مەرجێ بێ ئەوانەی داوای وەرگرتنی پۆستەکەن ئەوانە مەرجیان بەسەر ئاسەپێنرێ بەس ئەوەی داوای لێ ئەکرێ ئەو مەرجێ بێ من عومەر عنایەتم
هەر ئیشێ بزنەوەی گۆڕانیش تەنان بزنەوەی گۆڕانیش پێم بڵێ وەک کەمترین تەمەنترین ئەندام قبولی ناکەم و ئەگەر واش نەبێت بە تەمەنترین ئەندامیش نەبێ گریمانەیەدا لەبەرەوەی خۆت پێکەن مەقسەدەوە نییە یعنی تۆ یعنی عومەر عنایەت وەک بە تەمەنترین قەینا بەڵام لەوانەیە شایستەوە نەبێ تێگەشتی بەسەکەی لەبەرەوە من ئەگەر بزنەوەی گۆڕانیش پێم بڵێ بگەین ئەو معادلەی ئەو هاوکێشەی کە بزنەوەی گۆڕان و پارتی و یەکێتی ڕێکەوتون و هەموو حیزبەکان کۆمەڵ و یەکگرتو ڕێکەوتون کە سەرۆکی پەرلەمان بگۆڕێ کە ئەوە سیستەمێکی گەورەیە جارێکە لە دکتۆر یوسف فەکرێ ئەگەر وایش بێ من عومەر عنایەت بێ بە مەرج نایکە. بەڵێ سوپاس دەکەم دۆتەرگرم وڵای بەڕێز کاک سالار ئەگەر بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بە مەسلەی هەر پەیوەست بە کاراکردنەوەی پەرلەمان و ئەوەی کە سەردانی دەرەوەی وڵاتان کرد ئەمڕۆژ وەفدێکی یەکێتی ئەوروپا هاتبوو پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆ پەرلەمانی کوردستان ئەمانە هیچ کاریگەرییان دەبێت بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان یاخود ئێمە لە بەردەم چ دۆخێکداین لەگەر پەرلەمانی کوردستان بەم شێوە بمێنێتەوە کارە نەکرێتەوە هێزە سیاسەکان ڕێگرەکەوە. بەڵێ ئێمە سەردانی پەرلەمانی ئەوروپامان کرد ئەوەی پەیوەستە بە من مەلەفێکی تایبەتم لە بەردەست بوو کە واژۆی ئەندامانی پەرلەمان بوو لە فراکسیۆنەکانی گۆڕان و پارتی و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو و لایەنەکانی تر بۆ ئازادکردنی پەرلەمانتارانی هەدەپە و ئێمە موعدمان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان هەبوو بۆ ئەو مەبەستە و لە هەمان کاتا بەشداریکردن لە جینۆسایدی گەلی کورد لە ناو پەرلەمانی ئەوروپا کە کۆنفرانسێک لەبارەیەوە بەسرا بوو کۆبوونەوە لەگەڵ حەزبەکانی چوار پارچەی کوردستان و دواتر لەگەڵ ڕەوەندی کوردی تێگەیشتنی ئێمە بەو جۆرەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی پێخۆشە هەرێمی کوردستان بقایەکی و جوگرافیایەکی جیاوازتر بێت لەو حکومڕانیانەی کە لە منتیقەکە هەیە پشت ئەسوور بێ بە بنەمای دیموکراسی و سەروەری یاسا و ئەوان نیگەرانن لە کارانەبوونی پەرلەمان و کارنەکردنی پەرلەمان و ئێمە بتوانین لە هەموو ناوەندەکانی دنیا و پەرلەماناتی دنیا دانیشتن و دیبیت و کۆبوونەوە بکەین بەڵام لە پەرلەمانی خۆمانە نەتوانین جەلسەی ئاسایی بکەین بەهۆی کێشە ناوخۆیەکانەوە هەرچەنە من ڕەم وایە تا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ حکوومەتەکان دەکەن کەی ئیرادەیەکی سیاسی ناوخۆی بە میکانیزمی دیموکراسی بوو بە ئەمری واقع ئەو کاتە ڕاستەوخۆ دێن پشتیوانی ئەم پرسایەکەن لە ناوخۆدا بەڵام ڕاستەوخۆ بە تەفاسیل تەدەخل لە کاروباری ناوخۆیی ناکەن ئەمە تەنزیری کۆمەلگای نێودەوڵەتیە جا من بمەوێ یا نەمەوێ ئەگەر بەویستی من بێسبێنێ بە فشاری کۆمەلگای نێودەوڵەتی پەرلەمانی کوردستان کاراکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار ئەکرێ بۆ ملدان بۆ شەفافیەتی پرۆسەی نەوت و سامانە سروشتەکان و پشتبەستن بەو ڕاستپاردانەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتی پەرلەمانی ئەوروپا دنیا هەیەە بۆ ئەوەی کە ئێمە حکوومەتێکی ڕەشیدمان هەبێت چونکە ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کراوەیە بەرامبەر بە دنیا و مەساڵحی دنیا ڕژاوەتە هەرێمی کوردستان دەویسترێ بەرەسەر بنەمایەکی دیموکراسی بێەوە ئێمەش تاوەکو پرسەکانمان لە ڕووی نەتەوەییەوە هەماهەنگ نەکەین لەگەڵ کاروانی دیموکراسیە لە ڕاستیدا لە ڕووی مافی چارەی خۆنووسینیشەوە پشتیوانمان نابن بەم میکانیزمە پشتیوانمان نابن ئەگەر ئێمە وەکو ئەوەی کاک عومەر فەرمووی پایەکانمان لەرزۆک بێ پایەکانمان بە پشتیوانی خەڵکی کوردستان نەچەسپی بێ و پتە و نەکرابێت لەو ڕۆوە ئەمە تێڕوانینە بەڵام هیچ لایەک حدی ئەوەی نییە کە بڵێ پەرلەمانتارانی کوردستان بۆیان نییە بڕۆن لە دەرگای دنیا بدەن بۆ پشتیوانی بۆ گەلەکەیان بۆ دروستکردنی پەیوەندی بۆ هەر دەستگایەکی تر دەسەڵاتی جێبەجێکردن حیزبەکان بۆیان هەبێ گروپی جاجیا بچن دنیا ببینن پەرلەمانتار بۆ نەتوانێت بچێت دنیا ببینێەوە کەیسەکانی پەیوەست بە پشتیوانی خەڵکو و سەروەری یاسا و کاری پەرلەمانی داوا بکات لە کاتێکا کە پەرلەمانتار حەسانەی هەیە دەرگای پەرلەمانتارانی دنیا لە ڕوویدا کراوەیە و دەتوانێت سەفیرێکی باشی مندوبێکی باشی گەیاندنی پەیامەکانی خەڵکی کوردستان بێ بۆ بەرژەوەندی گشتی لە دەرەوەی تەحەزوب. بەڵێ کاک سالار دواپرسیارم کاتمان کەمەوە سەبارەت بە مەسەلەی لەم ڕێکەوتنەش باسی بژێوی خەڵک کراوە زۆر لە هێزە سیاسەکان بەرپرسانی حکوومەت باسی بژێوی خەڵک دەکەن بۆچی تاکو ئێستا بژێوی خەڵک بەم جۆرە ماوەتەوە ینی پێشبینی دەکەی ینی مەسەلەی ناشەفافیت لە داهات وە سەبارەت بەوەش کە و بەڵگانەی کە بڵاو کراوە لەسەر بنەدەرەوەی پارە جەنابیشتر بەڵگەت لابوو ئەوەی کە سەدانتان بە ئەوروپا ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین. لە ڕاستیدا ئێستا نییە و لە ڕێگەی پەرلەمانتارانەوە نییە کە قسە لەسەر بردەدەرەوەی پارەی ناوخۆی هەرێمی کوردستان کرابێ
پێشتریش ئەم قسانە کراوە سەرکردەی باڵای حزبی لە وڵاتە قسەی لەسەر بردنە دەرەوە و ساختکردنەوەی پارە کردووە و مڵکوماڵ لە ئەوروپا تەنیا نەکڕاوە لە ئەمریکا لە وڵاتانی تری وەکو بەریتانیا لە شوێنانی تر ئەشێ مڵکوماڵ کڕابێ بەڵام من پێشنیانم بۆ هاوڕێکانم لە پەرلەمانتارانی کوردستان هەیە ئەم مەلەفێکی هەستیارە ئەبێت بە دیقەتەوە ئیشی لەسەر بکرێ و ئەبێ کاری لەسەر بکرێ من پشگیری ئەوەکەم کار لەسەر ئەم مەسەلەیە بکرێت چونکەوە قوتی خەڵکە ماڵی خەڵکە بەڵام لە ناوهێنانە لە ئاراستەکردنی تۆمەت و لە ئاراستەکردنی تۆمەتەکان بۆ لایەنێکیان بۆ لایەنێکە ئەبێ دیقەت بکرێت کاری پەرلەمانی و بەداوداچوونی پەرلەمانی هیوادارم لێم گەڕێ ئەم جملێتەوە ڕێکاری خۆی هەیە بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی لیژانی پەرلەمانی ئێمە لیژنەی نەزاهەمان هەیە لیژنەی سامانە سروشتەکانمان هەیە لیژنەی داراییمان هەیە بەکاری لیجان بکرێت توانێت جێگەی زیاتر بگرێت بە هەماهەنگی لەگەڵ داواکاری گشتی و دیوانی چاودێری و دەستەی نەزاهە بکرێت بەدەر لە وروژاندنی ئیعلامی دەتوانێت ڕێکارانە بگیرێتە بەر بەڵام لەکوێدا بنبەست هەبوو دەتوانێت ئیعلامیش بکرێتە بنەمایەکی فشار بۆ ئەوەی ڕای گشتی پشتیوان بێت لەوەی کە ئێمە بتوانین هاوکار بین لە یەکەم ڕێک بنبەستکردنی ئەم بارودۆخە ڕێگاونانی تر بۆ ئەوەی بتوانین مڵکوماڵی خەڵکی کوردستان بگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان. بەڵێ زۆر بە کورتی سوکە کاتم نەماوەگەر بە بەڵێ و نەخێر بێ ینی پارەیەکی زۆر براوەتە دەرەوە لە هەرێمەوە لەلایەن بەرپرسانەوە بە دڵنیاییەوە لە ڕابردووەوە تاوەکو ئێستا قسەی زۆر لەسەر بەهەدەردانی سامانی گشتی هەیە و بەشێک لە بەهەدەردانی سامانی گشتی بردننی پارەی هەرێمی کوردستانە بۆ دەرەوەی کوردستان ئەمە لەلایەن دەسەڵاتی باڵا لە هەرێمی کوردستانەوە ئاماژەی پێکراوە بەڵام تاوەکو ئێستا هیچ مەسەلەیەک لە ڕووی قانونیەوە ساغ نەبووەتەوە ڕێکاری یاسایی بگیرێتە بەر بەبێ ئەوەی ناوی کەس بهێنرێت ومەتی کەس بکرێ و هیچ تەرەفێ پەرلەمانتار حەقی خۆیەتی بەدواداسوون بکات لە هەر ئاسێک لە دەرەوەی کوردستان و لەناوی کوردستان بۆ ئەوەی بتوانێت نوێنرایەتێکی فەرمی خەڵکی کوردستان بکە. بەڵێ زۆر سپاس کاومەریانی خولەکیش بۆ بەرەزان سەبارەت بەوەی کە بژێوی خەڵک چارەسەر نەکرێت دۆخەکە بەرەو کوێتەوە زۆر بە کورتی بێت. ئێوارەیە لە جادەی ئۆرزی بووم خوشکێکی ئازیزم مهندی سەبینی میکێل بنە ماڵە هەر دیارەکانی سلێمانی برایەکی شەهیدی سەرکردەیەکی نیشتیمانی کوردستانە کە یەکێ لە کەسە زۆر دیارەکان بوو دەوڵەمەنیش بوو لەم شارە بینیم وتی من کرێچیم من ئاو بێرات مەخوارەوە من بە قیادەی کوردی ئەڵێم بە تایبەتی بە پارتی و بەیەکێتی چونکە دەسەڵات و پارە لای ئەوانە دەسەڵات و پارە لای ئەوانە هێز و لای ئەوانە. أبو ذر غفاري يك جملة هي إليم وإتهرم يلا أتعجب من الذين يشدون بطونهم من الجوع ولا يشعرون بسيوفهم نحو الأغنياء. واتاتي بكردي يعني من سرم لو كسانة سرميني كسكيان أقوشن لبرسا بلام شمشيركان يعني روبروي دولة من كان ناكنو من كان لي كم بانقات أو حدا يعني من خلشي كردستان بربوا جنجكم بيني أمي وارتي بس إعازة كمان بدني كان لي كم يعني أتر أبغى خذاني جنجة كي بطالة 4 ساڵە کوری تاواگوۆ تعین نەبوو هەموو هەرچێکی پێ بڵێ جێبەجێەکە لەبەرەوە من تکان لێکم من هەمیشە لەگەڵ سیلم و لەگەڵ ئاشتیام بەس تکان لێکم لا لە خەڵکی فەقیر و هەژار بکەنەوە لاکردنەوە لە فەقی هێژە پێش کارەکردنەوەی پەرلەمانە پێش ڕاپرسیە پێش دەوڵەتی سەر بە ئەگەر نەکرێتەوە چی دەبێت بەڕای من جاماوەر ئەم شتە قبوڵ ناکەلێ. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ئەندازیار عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سودۆی سەرەکی لەگەڵمان بوو هەروە بەڕێز سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەران بەرە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ